چارەنووسی ناوچە دابڕێنراوەکان ماوەی 12 ساڵە یەکێکە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، بەڵام تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. هەرچەندە مادەی 140 دەستوری عێراق شێواز یەکلایکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانەی دیاری کردووە، بەڵام سەرباری ئەوەش پرۆژەی جۆراوجۆر پێشکەش کراوە. لەوبارەیەوە بزوتنەوەی گۆڕان پرۆژێکی بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان پێشکەش بە سەرۆکی هەرێم کردووە. زۆربەی لە نەساسەکانی کەرکووکیش پشتگیری پرۆژەکە دەکەن. هەتا ئێستا نیگەرانن لەوەی کە هەرێمی کوردستان لە پۆستە باڵاکان ئەمان بەشدار نەبوونە لە ڕووی بەشداری سیاسیەوە و لە ڕووی دەستوریشەوە هیچ پێگەیەکیان بۆ دیاری نەکراوە، بۆیە ئەکرێ لە دەستورە پێگەی نەتەوەکانی تر زەمانەتی تیا بێت و دیاری بکرێت و لە مارشی نیشتیمانی هەرێمی کوردستانە مارشی نیشتیمانی ئەوان باسییان بکرێت و بە هەمان شێوە لە پۆستە باڵاکان بەشیان بدرێت. وازانم ئەوە تەشجیعێکی باشە بێ بۆ گەڕانەوەی بۆ یارمەتیدانی ئەوان بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان. ئێمە کات لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەکی شەوە ساڵی 2007 ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە فەرمی داوای گەڕانەوەی کەرکووکی کرد بۆ سەر هەرێمی کوردستان، بۆ مەبەستەش داواکاری ئاڕاستی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام تا ئێستا وەڵامی داواکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەدراوەتەوە. ئەو دەنگە دراوە خۆجارێک ئمە دوجار بڕیار نادین، بڕیارمانداوە بڕارەکەشمان هەڵڕۆشانەوەی نییە، بەس ئەوەیە کە ڕاگیراوە جارێ، یعنی ئەوەی کە پێڵێ تەرەیۆس، یعنی جارێکە لابین ئیتر حازرە بڕیارەکە، ینی بڕیارەکە هەیە کە بڕیارەکەش هەبێ جارێکە لا بەرە بێتەوە سەر هەرێمی کوردستان یا پەرلەمانی کوردستان ئێمە داواکەی تەقدیم بکەین ئەوش پەسەندی بکە بە هیچ شێوەیەش کە پێویست ناکات چونکە ئەو بڕیارەمان هەیە ئەمە زووترە بڕیارمان. لە ئێستادا کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک خاوەنی 26 کورسیە، بەڵام ئەگەر بێت و جارێکی تر دەنگ لەسەر پرۆژەی گەڕانەوەی کەرکووک بدرێ بۆ سەر هەرێمی کوردستان پێویستی بە یەک دەنگی ئەندامانی نەتەوەکانی تر هەیە تا ژمارەی دەنگەکانی بگاتە 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەنەکە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.